گوێ ئەوی لە خەلیفان ڕەتدەبی زارگەلی هەیە شوێنێکی گەشتیاری زۆر جوان و خۆشە کورسی مێزیان دانایە چای ڕەش و لە پاڵ ئەو سیایانە کوردستان بۆ خۆی بەهەشتێکە. سڵاوت لێ بێت کاکە ئەحواڵت بە ئەم بێمە ئەو لە چۆنی تەندروستی جێەکەتە وەڵڵاهی ئەمن باشم ئەگەرە باش بێت یا ڕەبی سەلامت بێ. جێەکەتان زۆر خۆشە، شوێنێکی گەشتیاری زۆر خۆشە. ئێرە گەشتیار زوو سەردانی ئێرە دەکات. ئێواران دێنیان کاتێک زیاتر دێن؟ بە زۆری ئێواران عەسران دێن. بە زۆری عەسران دێتن. جێک لەناو باخچەش دادەنیشن؟ لەناو باخچەش دادەنیشن. جا چایەکەت ئازرە؟ ئازرە بەرێ. سبەینان سەعات چەند دێ ئێرکانە؟ شەش ینی سبەینانتان نییە؟ دانی سبەینان؟ ناوەڵێ بەس چایمانەیە. بەس چاو کێک و ئەو نەستەلە ئەو شتانە هەیە. زۆر باشە وڵای زەمن حەزمێت چایەکی ڕۆژوی زۆر خۆش بکەم بەو سبەینێ. لە باش چایەکی خۆشم لەبەو تێ بکە. بالەکنە باشەوە بۆ ڕۆژێک گڵۆپانە لۆ پێەیە. لۆ ناکوژێنەوە کارەبا کەمە کاکە؟ نانە زۆر ئێستا. ناوەڵە زۆر نییە نابی زیادە ئیسرافی بکەین با کوردستانمان خۆش بێت. ئێستا دەکوژینەوە ئەیدە دەستەکان خۆش بیتن چایەکی خۆشیش لە بۆ خۆت تێ بکە. چەند سارد و خۆشە. ئەو جەژن چەندی حەز لێەوە عادی قەیفڕ ها ئوش وەڵای کەتمم کرد. قەینانەشکە چایەک ئەیوەڵڵا دەستەکان خۆش بی زۆر سپاس با چایەکی بخۆم پێش هەموو شتێکی. خۆتان دەزانن چای سەر ڕەژوی زۆر خۆشە زۆریشم وە گوتیە. هەر بەجددی عەسران بێ ئێرە زۆر خۆشە دانیشی چایەکی بخۆی وەنیە؟ هەر بەتەنی لێرە ئیش دەکەی؟ یا ڕەبی لە شت ساغ بیتن. وەڵڵای چایەکەش زۆر خۆش بوو. پێم بۆ ناخۆش.